يعني کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی نەخۆشەکان هەیە بە تایبەتی ینی هاوڵاتیانی هەژار زەرمەندی سەرەکین. ئەسڵاو دەبێت دکتۆرە گەر پێمان بڵێ هۆکاری گربوونەوەی ئێوە چ لە بەردەم وەزارەتی تەندروستی و داواکاریتان چییە؟ سڵاو لە ئێوەش سوپاس بۆ جەنابتان. ئەمڕۆ ئێمە گرتبوونەوەیەکی هێمنانەمان ڕێخستووە لە بەردەم وەزارەتی تەندروستی بۆ داواکردنی مافێکی هەرەسەرێکی پزیشکان و خوێندکارانی پزیشکی ئەویش دامەزراندنە و ئێمە ئەم گرتبوونەوەمان ڕێخستووە بە ئومێدیەوەی کە بە شێوەیەکی هێمنانە و ئاشتیانە لەگەڵ لایانی پەیوەندیدار و حکوومەت بگەینە ڕێکەوتن و بە زووترین کاتداما بمەزرێنن. ئەو کێشە چییە کە ڕوبەڕووی کەرتی تەندروستیە بێتەوە لە ئەگەری دانەمەزراندنی ئێوە؟ بەڵێ دیارە وەکو زۆر کەس ئاگادارە سیستەمی پزیشکی لە حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن لە وڵاتی خۆمان بە شێوەی پلەبەندیە، واتە هەر پزیشکێک کە دامەزرێت هەتا لە شوێنی خۆی نامێنێتەوە، تەنها بۆ ماوەی 1 ساڵ بۆی هەیە لە شوێنی خۆی بمێنێتەوە، دوای ئەوە پلەبەندیە، یعنی بەرەو پێشچوون لە ئیشەکەی و لە ئاستی خوێندنی خۆی ئەبینێت و ئەو دانەمەزراندنە یعنی نەک تەنها کاریگەری لەسەر ئێمە بەڵکم کاریگەری لەسەر پزیشکانی ئێستاش هەیە، چونکە ئەبێتە هۆی دواکەوتنی بەرەو پێشچوونی ئەوان چ لە لایەنی ئەکادیمی چ لە لایەنی پیشەیی خۆیان. لەبەرەوە دانەمەزراندنی ئێمە یعنی با بڵێن کەلێنێکی گەورە لە کەرتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دروستەکە و بێگومان ئەو دواکەوتنەش و یعنی کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی نەخۆشەکان هەیە بە تایبەتی ینی هاوڵاتیانی هەژار زەرمەندی سەرەکین، چونکە نەخۆشخانە حکوومیەکانن کە پەکیانەکەوێت لە ئەگەری دانەمەزراندن و کارنەکردنی ئێمەیە.